ئای خۆم و پێدە ناسێنم ژێم دەنێ برەجانی نێوی خۆم سلێمانە ناز ناویشم نەجانی کاڵکی گوندی ڕکاوێم گوندێکی کوردستانی سەر بە خەزای پیراشار لە منتیقەی ناجانی دەیفەتە سەبزەواری نەرمەند و نوکتەدانی لەگەڵ کاکە سمایلی هونەرمەندی سۆرانی دوو بە دوو پێمە نایە ناو مەیدانی گۆرانی ئەو ساڵی کاک محەممەد بولبولی کوردستانی مەبەستەمای مام لێیە کە جێژ دنیایفانی ئای ئەو کاتەی تێکەڵاو بووم زادەگەڵ شێعر و گۆرانی ماڵم لە میراوە بوو جا لە میراوای بۆکانی بەخاتی مام تەحسین و کاک مەولود بالیسانی بەخاتی کاک سمایلی و بابی کۆمار و کەیوانی ماڵم بار کرد لە بۆکان بۆ باغی شایەگانی یەکسەر هاتمە مەهاباد مەکۆی شێعر و گۆرانی پێنج ساڵ دەگەڵ ڕەحمەتی بنووینە برادەری جانی ئای ئەمنی یەکزار خۆش دەویست لە نێو برادەرەکانی لە دوای پێنج ساڵان هەی لە دوای ئەو پێنج ساڵانە گۆڕا دنیای گۆرانی بەداخەوە کەکسمایل لە پڕ گۆڕا ژیانی کێشەیەکی بۆ ساز بوو بۆ خۆ گۆرانیەکانی توانی درێژە بدە با هونەر و ژیانی یەکسەر هاتە کوردستان بۆ هەولێر و سلێمانی لێرەش نەعەسایەوە لە بەر دەرد و خەمانی ئای بەداخەوە کەکسمایل دەریای بەند و گۆرانی لە ڕێکەوتی هێشی هەش لە پێچی تۆ سوورانی سەیارەکەی وەرگەڕا کوژاوە چلای ژیانی لە تەمەنی داوێتی سەردەشتی داینەجانی ئەمیش لە دوای کۆچینە و زۆقم ڕۆی لە گۆرانی درێژەمدا بە هونەرم بەدڵێکی پەشیمانی یەکجار سەخت بوو بۆ من دوای ڕەحمەتی گۆرانی ئای هەچەند زۆر جارم بۆ خۆی دەیکرد لە نێو گۆرانی ئەگەر دنیا بوو مردم سەر وەسیەت بەلازانی لە سێ ڕۆژان زیاتر بۆ پیر و بۆ جەوانی تەعزیە دروست نییە دەستوری خوای مەنانی ئەگەر بێت و بە قسەم نەکەی مشکڵۆزمەی ناجانی هەر لەسەر وەسێتی ئەو شێرە کوڕی سۆرانی درێژەمدا بەبەند و بە بەستە و بە گۆرانی جێگای پەنجەی هەر دیارە لە مێژووی کوردستانی ئای ئەو شۆ لە باغەمرەمە ئەو شۆ دێڵم گۆرانی لە زێدی مام تەحسینم دێڵم بەستە و گۆرانی بۆ کازان سەیداوایی بۆ شەویستی ناجانی ئەو ڕیشەی پێدەکەوێ دەڵێ وێسفی کەنعانی بۆ کاک شێرۆی دارەتووی دۆستی سلێمان ناجانی هیچیانجا بێبەش ناکەم نایکەمە بێویژدانی بۆ کاک هەڵمەت منتقی خۆی و کامیلەی شانی ئەو سڵاوە لە تۆ بێ لە خۆ جمهورەکانی
هايدا سەدەشتی ڕاوەوە وەرا دەرێ لە نێو گۆڕ دەدوای تۆ پشتی شکا باوی نەما کولکلۆر شەهری ماری تێچێشتین بۆمەت بەجێ هێژنا سۆر ناوی تۆ هەر دەمێنێ هەتا هەبێتیشتی خۆر دەبێت تۆ باویان نەما شایە و بۆ نەو شێعر و کۆڕ بە بەرزی یادت دەکەن شاعیر نووسەد بە سەد جۆر ئەتۆ چیای قەندیلی هەروە دەمێنی بەمۆ هاي تعمر دنيا دكم شن بقوري غريبت شن دخوم موقفني أقرب تنسيبت لما يداني هاي لما يداني بنديجان هيدان أبو رقيبت تابلي بامرام بوي كردستان بو أبيبت شندم بهنري برزت ببريني بيت تبيبت ببرزي باست دكن شاعران وأديبت يستاشر وتصاوي يكوشي زور أجيبت هاي تونا مردوي هرسين دوي قليني تشاوكان من برهم جوانا كانت هرسين دون الألامان فبيتو شولا العان سيدان قوزة ما ونمان لبرا كدي خزان باغيه واي هنرمان او اي خلياي دنجيتون لا همو كردستان من بكوشي تو سدشتي شوا فكرو خيال من بسر بزيرو يشتوي تو هرسين دوي للامان هاي تابلي قلور ابوي دم هيداني هنردا راستي قولي وابوي عجل مولتين دا هزاران هزار شعري دقل خوي وابن قلدا حق دستي عجل بالشي شروي توي العرسي دا هربو هنر تيكو شاي او هلل دزندا هناري تو نامري تازالني ويمدا يادت برز رادقري لصالي هذي كوتشدا لكن كاكالمتين براستي زور استادا بخوي وبزموركي عشو ديلم لو قادا وكازان سيداوي شون دستوري بمندا عشو بدلي ويديلم دا كازان يكمل دا كازان يكمل دا بيجي بربري بيجي هاي ريكوتي اتشي اجبو اخري منشي قرمه خباري شي دلتا زين هاتا روش لاتيما دكتور عيسى دشتي الفري لايمان ما كان انا اللود كي قنديل دفو شابو ماتما بكوتي تو سدشتي باغي نشتي ماني ما هاي نفرا كردي خزان ورين خنت شي قليمة وتاقانا هنرمندي يبندوها البسطيمة او شو كان دل خوشم طلع ميواني وما هاي نباشور نصروا لكن كازن سيدا وايما هاي خم ببخت ورزاني او شو ميواني وما هاي قولك برسري كارزان لاي من مهمة هاي لبو هالمد منتكي عمي جمهوري وما بخوي وببيزكي بخوي وببيزكي بخوي وببيزكي دايما 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 جمهوري وما هالمتم نفجمي والله لو هريمة هيز كمو كسيم به إنسان يشي مهمة كارزانم بو عليكا صين يديكم كريمة صين يديكم جريمة
گەرمە هەواڵێکی دڵتەزێن هاتە ڕۆژەڵاتیمە دەکەڕۆی سەردەشتی هەڵفڕی لایمانەمە تەنانە لوکە قەندیل دەپۆشە بەو ماتەمە سەرێ های بە کۆچی تۆ سەردەشتی باغی نیشتیمانیمە لە پەڕا کردی خەزان باغی نیشتیمانیمە بۆ تاقانە هونەرمەندی ئیباند و هەڵبەستیمە هەیە شۆلاتانی دێڵێ لە گوندی باغەمرەمە های لەکەن هەڵمەت منتکیم ژموری پەیجیویمە های بەقەت کاکم خۆش دەوێت لەکن کە کارزان سەیداواییمە های شێرەی دارە تووشە تۆ برا دایمە من براویمە ئەگەر شێرم های ئەگەر شێرۆی لەبیرکەم بڵێ حەرامزادەمە یاڵە بەروەری یاڵە های زەحمەت چێژ بووی بۆ هونەر چۆن تۆ دەکرێی فەرامۆش بەداخەوە لە پڕا سنای ماڵت بوو خامۆش با هەواڵی کۆچەکەت ورد و درێژ من ڕەشپۆش های مەیخانە هەموو چۆل بوون زەوقانەما بادەنۆش بوو کوزاوە یەک تۆران چۆریان کرد هەڵپەڕچێ دۆش های کوردستانت بێزەوقا توانێ دوای تۆ ڕۆژی خۆش کەسم نەدیدا هونەر وەک تۆ بە جۆش و خرۆش های لە مێژووی کوردستاندا ناوت تۆمار کراتۆ ئەنعانی سەرمەنجێژە لە کۆچی بێوەعدەی تۆ لە کۆچی بێوەعدەی تۆ دڵ بەناسۆن و خوێنیم سەردەشتی وەک تەرمی تۆ دشمەن سەما لە کۆچن سەردەشتی وەک بابی تۆ های بۆ نەتەوەت بەخەم بووی دەت بدە هەڵدەستام وەسۆ تا بڵێی دڵ گەورە بووی ماڵپەرز نەبوویە تۆ های بەسەربەزی ڕۆیشتی ئاڵا بوو کفنەکەی تۆ بۆ کازان سەیداوایی ئەشۆ میوان و لە تۆ بەیادی ئامانجیاغی کازان جان دەستوری تۆ پەڕ بەدڵی